هەرچەندە شوێنەکەیان مڵکی حکوومەتە و ساڵانە کریان لێوەردەگیرێت بەڵام هیچ خزمەتگوزاریی بۆ دابین نەکراوە. کاسبکاران و پیشەوەرانی ناوچەی پیشەسازی قەزای چەمچەماڵ شوێنی کارکردنیان بە شوێنێکی نەگونجاو ناو دەبن و نیگەرانن کە هیچ خزمەتگوزارێکی تێدا نییە ڕۆژانە زۆرترین گرفتیان بۆ دروست دەبێت. هەمووی خۆمان پڕماکرێتەوە ئەوەی سیانەش قوڕاوەکە و ئاوەکە بانی گردووە سیارە دێ هەمووی پەنچەرە بێ هەمووی تااسەیە یەک شتێک خزمەتگوزارێک لەم فەرعانەیە نابینیتەوە هیچی تیانە داواکاریەوەی ئەم چاڵانە هەمووی پڕۆکرێت چەمەندۆ بکرێەوە شتێکی بۆ بکرێت کە خەڵکی دێت ئێرە کە ڕێتێتر نەگەڕێتەوە بڵێ جارێتتر بەو فەرعیان نەڕوم ئەو خەڵکیش ئیسفادە بکە. ئێمە نەقسانیمان زۆرە پێویستمان بە بنکەی تەندروستیە پێویستمان بە ئاگرکوژێنەوەیە تا ئێستاکە هیچ کەسە هیچ بەرپرسێ هیچ دەسەڵاتێک ئاوری لێنێت کە بڵێ بنکەیەکی تەندروستیان بۆ کەمەوە کە خۆتان باشە دانن شوێن ناوچەی پیشەسازی شوێنێکە پڕی لە ماساتە کارەساتی زووزووتیان ڕووەدا. زۆربەی زۆری خزمەتگوزارەکانمان نییە بۆ نمونە ڕێگاوبانمان سفرە حەریقمان نییە کە ئاگرکوژێنەوەیە بنکەی تەندروستیمان نییە داواکاریمانەوە بنکەیەکی تەندروستی لانی کەم ئەگەر بنکەیەکی ئاگرکوژێنەوەشمان بۆ دانەنەن بەلایانی کەم حەریقێک ئەگەر بتوانێت ئۆتۆمبیل هەبێ هەر لەوێ ڕاوەستێ بۆ حاڵەتی لە ناکاو ئەگەر شتێک ڕووی بدا. لە ماسەرپلانی نوێی قەزای چەمچەماڵدا ناوچەی پیشەسازی دەکرێتە شوێنی نیشتەجێبوون لە ئایندەدا سەرجەم خاوەن پیشەکان دۆگازرێنەوە بۆ شوێنێکی تر. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش ڕای دەگەیەنێ لا ئێسادا ناتوانن هیچ خزمەتگوزاریەک بۆ ئەو شوێنە دابین بکەن. ناوچەی پیشەسازی یاسای چەمچەماڵ بەپی ماسەرپلانی پەسەندکراوی چەمچەماڵ و شوێنە بێت لە داهاتوە بکرێت بە ناوچەیەکی سەکەنی بێ بە گەڕک لەبەرەوە ناتوانین ئێمە لە ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ بکەینە تاکو ئەو شوێنە تازایی کە لە ماسەرپلانە بۆی دیاریکراوە بۆ ناوچەی پیشەسازی ئامادەکرێت و پێویستە ناوچەی پیشەسازی بگوازرێتەوە بۆ ئەوێ بەڵام ئەو شوێنش کە لە ماسەرپلانە دیاریکراوە ئێستا بۆی قەیرانی دارایەوە ئێمە ناتوانین ئامادەی بکەین لەبەرەوەی ئەبێت هەموو پرۆژە خزمەتگوزارەکانی بۆ ئامادە بکرێت پرۆژە خزمەتگوزارەکان جێبەجێ بکرێت ئەو کات ئێمە ناوچەی پیشەسازی بگوازینەوە و ئێرە چۆڵ بکرێت. ناوچەی پیشەسازی چەمچەماڵ لە ناوەڕاستی مانگی نیسانی ساڵی 1984دا بنیاد و ژماری دوکانەکانی لە ئێسادا زیاتر لە 400 دوکان دەبێت و سەرجەم دوکانەکان مڵکی شارەوانی چەمچەماڵن و کرێی ساڵانەکانیان لە 150,000 دینارەوە دەست پێ دەکات تا بڕی 1 ملیۆن دینار. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.